یانەی ئاسۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی یاریزانە نوێیەکانی بۆ تیپی تۆپیانەکە بە ڕاگەیاندنەکان ناسان بۆ وەرزی نوێی خولی یانە پلەیەکان کەوا بڕیارە هەفتەی داهاتوو دەست پێ بکات. گرێبەستەکان بریتین لە 6 یاریزان و ڕایەنەری گۆڵپارێزان، ئەوانیش بەم شێوەیە: یوسف قادری گۆڵپارێزی ئێرانی 28 ساڵە لە یانەی کاوەیانی نەغەدە بووە، ژمارەیەک دەپۆشێت. یونس شەکووری 30 ساڵ پێشووتر لە چەندین یانەی گەورەی یاری کردووە لە خولی نایابی عێراق و کوردستان، وەک هەولێر و زاخۆ و شورتە و گازی باکوور وەرزی ڕابردووش لە یانەی شەقڵاوە بووە، ژمارە 8 دەپۆشێت. دەشتی کازمی 25 ساڵ لە یانی ئارارات بوو، ژمارە 29 دەپۆشێت. ئەحمەد سیروانی 21 ساڵ لە یانی ئارارات بوو، ژمارە 5 دەپۆشێت. محەممەد خالیدی 29 ساڵە و یاریزانی پێشووتری لاوانی ئاسۆ ماوەی چەندین ساڵ لە یانی هەولێر لە خولی نایابی کوردستان و عێراق یاری کردو و ژمارە 6 دەپۆشێت. هیوا موحسینی 22 ساڵ یاریزانی پێشووی یانەی بروسک و ژمارە 90 دەپۆشێت. ڕاهێنەری گۆڵپارێزان دڵشاد خدر تەمەنی 43 ساڵ و لە یانەکانی ئاڵا و ئارارات و بروسک ڕاهێنەری گۆڵپارێزان بووە. ئاسۆ خاوەنی 22 یاریزانە و ئەگەری گۆڕانکاری تریش دەبێت لەلایەن ستافی ڕاهێنەرانەوە. دایمەن ئێمە هەوڵماندا ئەو ناوە گەورەیە کە هەمانە بیگەینەوە ئاستەی جاران. دەستەی بەڕێوەبردن هەموو ساڵێک هەڵوەکانی بەردەوام بوو. ئەو ساڵ شتەکانمان بە شێوەیەکی باشتر و جوانتر هەوڵماندا بیکەین. کۆمەڵە یاریزانێکی نوێمان لەگەڵە لە ناو کوردستان و عێراق یان لە دەروی عێراقیش. ئەوانە ئەو ساڵ خۆبەخشانە دەتوانم بڵێم، چونکە بەبێ هیچ پێشەچێک و بەبێ هیچ بۆندێک و بەبێ هیچ دینار و درەمێک ئەو ساڵ بڕیاریاندا لە بۆ یانەی وەرزی ئاسۆ یاری بکەن. ئەوە بەڕاستی شانازیە ئێمە دەتوانین بیکەین، بڵێین ئەو کۆمەڵە گەنجە ئەو سیقە گەورەیەی بە یانەی ئاسۆ دەکەن، دانوێ ئەو ساڵ ئەو هەوڵانەی کە ئێمە دایتمان و بەردەوامی لەدانیان گەگەیشتن بە پلە نایابەکان و لە ئاستە پێشەوەکانی یانی خولەکانی بابلێن یانەکانی کوردستان بین. ئەو ساڵ ئەو گەنجانە هاوکارمانن لەگەڵ یاریزانەکانی خۆمان. سوپاسی ئەو یاریزانانە دەکەم کە لە یانەی وەرزی ئاسۆ پار و پێرار بەردەوام بووینەوە و بەڕاستی سوپاسی ماندیبوونیان دەکەم. لەوانەیە چەندەها یانە هاتوونەتە سەرخەت بۆیان بتوان بچنە یانێکتر، بەڵام ئەوانە بۆندیان لەگەڵ یانی وەرزی ئاسۆ نوێ کردەوە بەبێ ئەوەی یەک دیناری زۆرگرن وەفای خۆیان نوان. سوپاسی ئەو یاریزانە نوێیانە دەکەم، بەڕاستی خۆی لە خۆی لە خۆشبەختانە هاتنە سەرخەت و بیستیان ئەو ساڵە خزمەتی یانی وەرزی ئاسۆ بکەن. ئێمە هەموو هەوڵ و تێکۆشانمان بۆ ئەوە دەبێتن یانی وەرزی ئاسۆ بگەڕێنەوە خولی نایابی کوردستان. ئەوەش طموحێکی هەم ئێمە و هەم دەستەی کارگێڕی یانی وەرزی ئاسۆیە.